ئێمە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵک پەرلەمانتار کە بە پێشمارەی یاسایی خۆمان یاداشتێکمان ناڕستی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە ئەو جموجوڵی کە بەهێزەکان کرا لە هەرێمی کوردستانە پێدەچێت سەرەڵدانێکی خراپی لە هەرێمی کوردستانە یاخود خوانەخواست ببێتە هۆکاری شەڕی براکوژی. ئێمە یاداشتەمان ناڕستی سەرۆکایەتی کرد کە کۆبوونەوەیەکی پەرلەمانی تایبەت لە سەرنجام بدرێت بەداخەوە تا ئێستا نەکراوەتە بەرنامەکار و کۆبوونەوەکان جام نەدراوە. خۆی ئەبێ عادەتەن تۆ کە یاداشتە داراستە کرد وەڵام بدرێتەوە لە ماوەی 1-2 هەفتەدا وەگەر وەڵامت وەرنەگەر ئەبێت دوای ئەوە لە کۆبوونەوەیەکی ینی کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمانە نقطە نیزامی بگیرێ هۆکار چییە ئەو کۆمەڵە یاداشتە یاخود ئەو کۆمەڵە داواکاری کە پەرلەمانتاران بە پێشماری یاسایی خۆیان ئاراستی سەرۆکایەتیان کردووە وەڵام نەبووایە نەخراوەتە بەرنامەکەرەوە کاتێ بە نقطە نیزامی لە هۆڵی پەرلەمان لە کۆبوونەوەیەکی یاسایی پەرلەمانە و بابەتە بروژێنرێ و ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان بکرێگی ناخۆی ئۆتۆماتیکی دەبێت بە پێی پێڕەوی ناخۆ لە ماوەی 2 هەفتەدا وەڵام بدرێت. خۆی بابەتی گرێبەستی نەوت لەگەڵ هەر وڵاتێکدا حکومەت لایانی جێبەجێکار مافی ئەوەی هەیە کە گرێبەست واژوو بکە، بەڵام ئەوە ناگەیەنێ بۆ نمونە بە بۆنەی ئابووری سربەخۆوە وا بکات کە نەوت تاڵان فرۆش بکرێ و پێویست بوو ئەم گرێبەستە بێنرێتە پەرلەمان ئەو کاتە بۆ نمونە گرێبەستەکان جام بدرێ. بەداخۆمەوە بڵێم نەک ئێمەی پەرلەمانتار تەنانەت لایەنە بەشداریەکانی حکوومەتیش ئاگاداری تەفاسیلی ئەم بابەت و ئەم گرێبەست و واژۆکردنەوەی. لە ئەساسدا پەرلەمانی کوردستان گەورەترین مەرجعی بڕیاری سیاسی و یاساییە لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە هەندێک بڕیاری سیاسیە کە درێ لە ئێستادا لە هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستان تێیدا غیابە، وەکو جوڵاندنی هێزگەیەکێکە لەو پرسانی کە ئێستا ئێمە بەتەمای داوا بکەین لە پەرلەمانی کوردستان لەگەڵ چەند هەواڵێکم بۆی کە بتوانین پرسە بین لەبەردەم پەرلەمانی کوردستان بۆی کەس ناتوانێت هێز بجوڵێن ببێ ڕەزنامەندی پەرلەمانی کوردستان. گرێبەستی 50 ساڵش بە هەمان شێوەیەک بۆ لەو پرسانی کە پەرلەمانی کوردستان تێیدا غایب بۆ نەک تەنها پەرلەمانی کوردستان بەڵکو سەرکردایەتی سیاسی کوردی بۆ بەشێکی زۆری حکومەت هەرێمی کوردستانیش تەنانەت کەس ئاگادار نەبووە کام گرێبەستە چۆن کراوە و چێ کردوێتی و لەسەر سبنەمایە کراوە. ئێمە گومان دەکەین کەم گرێبەستە چەند کەسێک کردبێتیان ناو هەرێمی کوردستاندا، تەنانەت حکومەتیش بەشێکی زۆری لێی بێئاگایە و هەوڵمان داوە کە حکومەت هەرێمی کوردستان بانگی پەرلەمانی کوردستان بکەین تا چێشەم گرێبەستانە بکەین لەبەردەم پەرلەمانی کوردستان و تەواوی خەڵکی کوردستانیش. ئەمە دەکرێت لە سەرۆکایەتی پەرلەمان خۆی پرسنێمەوە کۆندامانی پەرلەمان فشار دەکەین بە جۆرەی مادەی 66 کە حکومەت هەرێمی کوردستان ئامادە بێت و پەرلەمانی کوردستان 14 ڕۆژ مۆڵەتی لەبەردەستە بە جۆرەی بڕگەی سێ لە مادەی 66 بۆی کە داوای پەرلەمانتاران بداتەوە. لە ڕاستیدا ئەتوانین بڵێن فترەیەکە یا ماوەیەکی دیاریکراوە پەرلەمانی کوردستان بەپی پێویست بەرنامەی کاری نەبووە یا جەلسە و دانیشتنی پەرلەمانی کوردستانی نەبووە و بەرمەبنای ئەمە ڕەنگە با بڵێن ئەندامانی پەرلەمان لە ڕێگەی یاداشت و بە پێی ژمارەی نیسابی پەرلەمانتاران چەندین یاداشتی تەقدیم بە پەرلەمان کرابێت بۆی لەسەر هەندێک پرسی هەنووکەی و پێویست جەلسەی پەرلەمان بکرێت، بەڵام بەداخەوە ئەتوانین بڵێن پەرلەمانیش بەپی پێویست هەنگاوی فعلی نەناوە و لە هەمان کاتە پەرلەمان نەیتوانیوە لەو ڕوانگەیەوە کە ئەرکی دووهەمی لە پاش یاسادانان چاودێریکردنە بەپی پێویست چاودێرێکی چڕ بێت بەسەر ئەدا و کار و بەرنامەی حکومەتی هەرێمی کوردستانەوە. بەداخەوە ئەتوانین بڵێن ڕەنگە لە ئاستی چەند کەسێکە بە دیاریکراوی لە ئاستی باڵادا بە نمونە سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا سەرۆکی کابینەی ڕابردوو بووە ڕەنگە بە پلەیەک ئەوان دەستواڵا بن یاخود زانیاری ورد و پێویستیان لەلا بێت و خۆیان بەشدار بوو بێتن لە نێو گرێبەستی 50 ساڵەی نێوان تورکیا و هەرێمی کوردستان لەسەر هەناردەکردنی نەوت و ئەمە پرسێکە بە شاراوایی ماوەتەوە بەداخەوە بەپی پێویست پەرلەمان و پەرلەمانتاران هیچ زانیاریەکی وردیان لەسەر ئەو ڕێکەوتنەوە گرێبەستەکەی و ناوڕۆکی ئەو گرێبەستە نییە و نەهاتووە و لە دەرئەنجامی ئەمەدا ئێمە وەکو ئەرکی خۆمان وەکو پەرلەمان ژمارەی یاسایی پەرلەمانتاران یاداشتێکمان تەقدیم بە پەرلەمانی کوردستان کردووە بۆ ئەوەی تیمی حکومت بێنە پەرلەمانی کوردستان و پێویستە کات پەرلەمانی کوردستان لەسەر پرسێکی هێندە گرنگ ئاگداری تەواوی ئەو ڕێکەوتنەوە گرنگی و بایەخی ئەو ڕێکەوتنە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ گەلی هەرێمی کوردستان زانیاری پێویستی لەبەردەست بێت. ئەکید بە شاراوایەکە ڕەنگە بۆ خۆیان ئەمە قسەی خۆیان وتوانە ڕەنگە هەندێک مادە و بڕگەی تێدا بێت بە نە پەیوەست بێت بە ئاسایشینەتەوەیان هەندی حاڵەتی حساس کە ئەوان ڕەنگە خۆیان زانیاریان لەسەری هەبێت. ئێمە بە حکمی ئەوەی وەکو پەرلەمان و وەکو پەرلەمانتاران ناوڕۆکی ئەو گرێبەستەمان لەبەردەست نەبێ ناتوانین بەڕاستی هەڵسەنگاندن بۆ ئەدای ئەو گرێبەستە نەوتیە بکەین و پێویستیش ئەکات پەرلەمان بۆ خۆی وەکو لایەنی کەم تیمێکی چاودێری بەسەر حکومەتەوە وەکو ڕۆڵی چاودێرێکی بەسەر حکومەتەوە ئاگداری
هەنگاو بە هەنگاوەکانی کردداری حکوومەتی هەرێمی کوردستان بێت نەک بە شارەوەی بمێنێتەوە.